وەختتان وەخێر خەڵک و کوردەوار و میدوارم لە هەرکوێ هەن ساق و سەلامەت بن. ئێمە لە چەی ساڵان ڕابردوو لەژێرە کاتاگۆریهای جۆرا و جۆرە بەحسە چۆنیتیە داگیرکریان ئەم سەرزەمینە و نابودیە سیستەماتیکە ئینسانە کوردیمان لەلایەنە کۆرپۆریشنە ئێرانی و ئەربابەکانیەوە کرد. و ئێمە بەحسمان کرد کە نظام سڵتە چۆن کارەکە و نظام سڵتە وەختێک سڵتەکە چۆن سڵتەکاتە سەر ئینسانەکان کە هەر کەسێک ڕاپەڕینی کوردەواری سەربەخۆی تەعقیب کرد بێت زەوایایەک لە ئوموری بۆ ئاشکار بووگە کە بارهای بارچاوی پێکەوتگە ئەمرێکی بەدیهی بووگە دیگەسی بەڵام کارکردەکەی نەزانیگە. ئێمە یەکسری ئەلفاز لە ناوی ئەقلی سەلیمی ئەم بەشە لە کوردەوارە کە قەومی ئیتنیکی ناوی ئەوەن بەکار ئەبرێت، وەکو ئەوەی کە کورد خائینە، کورد و پوڵ و خیانەت، وەکو ئەوەی کە سلێمانی لەدەست ئێرانە. بەڵام تۆ ئەبێنی مەسڵەن کابرایەژی سلێمانی لەدەست ئێرانە هیچ ڕەتفعلێکی کوردانە بەرامبەر بەدەسەڵاتە بیانی کۆرپۆریشنە ئێرانی نییە. عادی بووگەسۆ ئەم مەسئلە عادی بووگەسۆ ئەمەی کە ئەم حیزبانە کولەن گشتی جاشن عادی بووگەسۆ بۆ چون قوبح جاش هات کەسە خوارەوە تەئسیرێکی نەماگە. کێ ئەم فەزایە گۆڕاگە، چۆن ئەم فەزا گۆڕیاگە؟ دلیلی ئەمەسە لە ناوی ئەم جامعە مقاومەتم مردم کە ئەیتوانی بەرهەڵست قوبحەکان و قباحات بێت منحرف کریا. لە ژێرە ناوە چی؟ لە ژێرە ناوە مۆدێڕن بوون، شاری بوون، تێگەیشتوو بوون، موەجه بوون. من لەسەر سپاهە قودس قسەم کرد. من مطمئنم بەزرس قاتع زیاتر لە 95% مردمە کوردەوار نازانی سپاهە قودس چییە، بە تایبەتی ئەو بەشەی کوردەواری داگیرکراو لەلایەن عێراق نازانی سپاهی قودس چییە. بەچی ئێژن سپاهە قودس؟ سپاهە قودس کێز چه شکلیە؟ مردم ئێمە وەختی ئەیوت سپاهە قودس یعنی چی؟ تماشاکەن ئێمە لە ناوە نیروهای نظامیە ئێران ئەرتشمان هەست و سپاهە پاسدارانمان هەست. سپاهە پاسداران دارایە ئەرکانە مختلفە. یەکێک لەمانە نیروی زەمینیە سپاهە پاسدارانە، یەکێک نیروی دەریایی سپاهە پاسدارانە، یەکی نیروی هەوایی سپاهە پاسدارانە. ئێستا تەوەجوه بکەن لە ناوەکە، یەکێک سپاهە قودسە، سپاهە قودسە سپاهە پاسدارانە. تەوەجوه بکەن ئەم پیشوەندە سپاهە قودس. تماشاکە تۆ نایژی سپاهە نیروی زەمینی، سپاهە هەوایی، سپاهە نیروی دەریایی، بەڵام لەگرا ئێژیت سپاهە قودس. ئەمە تەفاوتێکی ئاشکار دەرەخە. سپاهە قودس چییە؟ من دوێش و تەوزیحەمدا بۆ خاتری ئەوەی ئەمە بکەوێت بزانن ئەمە کارە بە ئیستلاح ڕووناک بیر مبارز خۆ دیوتانە لە فەزای مەجازی و فەزای میدیایی و حیزبی ئەم کوردەوارە. ئێمە تا دڵە گەرەکوێ چالاک و چالاکەمان هەست، چالاکەی سیاسی، چالاکەی مەدەنی، چالاکەی ئابووری، چالاکەی ژینگە، هەمانە چالاکەمان فرەس.
بەڵام تۆ ئەمە ناوێنی کەسێ تا ئێستا تعریفی کردوێ. سپاه قودس کێس بۆ تۆ وەختێ ناوی سپاه قودس دەری فقط قاسم سوڵەیمانی ئەوێنی، قاقانی ئەوێنی، مهرەهایەکی محدود ئەوێنیت لەم سپاه. تەسەورە ئێوە لە سپاه قودس جیە نیرویە زەربەتە، واکنش سەریعە، نیروهای کۆماندۆن وەکو دڵتایە ئەمریکا، وەکو ساسە بریتانیا، یعنی نیروهای تەکاوەرە ڕەزمەندەیە کە ئێران بۆ ئەمەلیات برونمەرزی ئیستفادەی لێکە. دە ئێران نیرویە تەکاوەرە کڵاوسەوزەکانە ئەرتەشی بوو وەختە خۆی لە شەڕ ئێران و عێراقا قەرارگاهە ڕەمەزانی بوو کە ئەمەلیات برونمەرزی هەدایەتە کرد. ئەمە هەمان قەرارگاهە ڕەمەزان بوو کە یەکێتیە نیشتمانی سازماندەهی کردو لە ژێرە دەسە خۆیە، وە جزء عواملە قەرارگاه ڕەمەزان بوو یەکێتی نیشتمانی کە لە ساڵەکانی 1986 و ئەمەلیاتەکانی کەرکووکیشیان کردە گیانە مشتەرەکەن تەکە یەکێتی نیشتمانی دارایە هیچ هویەتێکی مستەقل نییە لە خۆی. ئیستا من لە زوانە حەسەنە عەباسی تئۆریسیەنە سەپاهە پاسداران مقایسەیە فيما بين قاسم سوڵەیمانی و ژێنەڕاڵ مەتیسە ئەمریکاییدان بۆ دانی. لەگەڵ مەقولەیەک بەحسەکە کە بۆ ئێوە واجبە بیزانن. ژێنەرال 4 ستاره ماتیس، ژێنەرال 2 ستاره قاسم سولیمانی. تفکر انقلابی اینه که ماتیس روبروی قاسم سلیمانی شکست خورد. آمریکا 7 تریلیون دلار پول داد دست ماتیس. نیروی زمینی، دریایی، هوایی و سلاح اتمی دستش بود. همه پایگاه‌های هوایی منطقه دستش بود. اگر از ایران یک هواپیمای مسافربری خط ماهان نیروهای مدافع حرم رو برد تو لبنان یا سوریه پیاده کرد، بعدن اومدن گفتن خط هوایی ماهان گذاشتنش تو لیست تحریم. اما آقای ماتیس همه فرودگاه‌های دنیا، همه خطوط هوایی نظامی و غیر نظامی در اختیارش بود. نیروی قدس سپاه که نیروی زمینی، دریایی، هوایی نداره. ماتیس واحد نیروی قدس سپاه که نیروی زمینی، هوایی، دریایی نداره. توجه کن، نیروی سپاه قدس نه نیروی زمینی هست، نه نیروی هوایی هست، نه نیروی دریایی هست. ای اما چیه؟ لێردەزمەی هست. ئێمە زەمان تیا شمشێرە کوتێ. ئەی ئەمە کامە سپاه قدس وا ئێوە ڕۆحتان تۆقی گەلێ. سپاه قدس کێس؟ جارێکی تر لێ ئەدەمەوە تا تەئکید بنەوانەی کە فارسی نازانن خەریکە هەڵی ئەسەنگێنێ لە نێوانە ژێنەڕاڵ مەتیسە ئەمریکایی و قاسم سولیمانی فەرماندەهە نیرویە قدس سپاه پاسداران. ئێستا ئێژێت تەوەجۆ بکەن، ئێژێت سپاه قدس نه نیروی زمینی هست، نه هوایی هست و نه دریایی هست. داشتنش تو لیست تحریم. اما آقای ماتیس همه فرودگاه‌های دنیا، همه خطوط هوایی نظامی و غیر نظامی در اختیارش بود. نیروی قدس سپاه که نیروی زمینی، دریایی، هوایی نداره. ماتیس واحد دریایی. پس نیروی سپاه قدس نه واحد زمینی، هوایی و دریایی هست. نیسی. پس سپاه قدس کیست؟ کێ سەپاه قودس کێس؟ کێ ئەوەی فێر کردگە بێژن باکوور، باشوور، ڕۆژ هەڵات، ڕۆژ ئاڤە؟ کێ فێردانی کردگە؟ تۆ فکرەکەی خۆت بەم ئەقڵەگەیگی؟ کێ فێرتانی کردگە جیجیپی و پیپیجی و ئەرپیجی و یپگۆ و یپژۆ و پژژۆ و ئەمە کێ فێردانی کردگە؟ کێ فێردانی کردگە؟ پەکەکە تێمەزانی. سپاه قودس نیرویەکێک لە ساڵ 1367 دا ئامەزرێ. بابزانن لە ئەوایل ئینقلابە ستادە جەنگهای نامونەزەمە چریکی بوو. حکوومەتە نەوپا لە سپاه پاسدارانە کێ فەرماندەی بوو؟ دکتۆر چەمران. دکتۆر چەمران هەر ئەوە بوو کە لە اتفاقاتە کوردستانە شەرکەتی کرد، چ لە پاوە و چ لە سنە
وچه لە مناطق مختلفة كردستان. وەختی شەڕ ئێران و عێراق دەسی پێ کرد، شیعەیانە عێراق لەلایەنە جمهوریە ئیسلامی و سازماندهی کریان لەناوە سپاهێکا بەناوە سپاه بەدر 20,000 نەفەری تیا بوو. ئەمانە دارودەسەی ئایەتوڵا حەکیم بوون، دارودەسەی سەدر بوون، لە ناوی ئەمانە هادی عامری بوو، ئەبوو مهندس بوو، وإلا ماشەڵای کاربەدەستانە ئەمڕۆژینە حکوومەتە مەرکەزیی عێراق. لە ساڵ 1367 سپاه قودس دانریا. سپاه قودس نە لەشکەر. سپاه ئێمە ئەزانین ئەم سپاهە کاربوردە نظامیەکەی وەکو مستەڵح چییە؟ سپاه نیرویەکی مرەکەبە وەکو ئەرتەش نییە. لەذا تۆ ئەوێنی نیروی زەمینیە سپاه پازداران، ئەمە گشتی ئێرانیە. نیروی هەواییە سپاه پازداران، ئەمە گشتی ئێرانیە. یعنی ئێشێ بە بنەچەق ئێرانی بێت. نیروی دەریایی سپاه پازداران، یعنی ئێشێ پاسپۆرتە ئێرانی بوێت، باوکی باپی شناسنامە ئێرانی بوێت. ئەمە سپاه قودس خۆی سپاهێکە. سپاه قدس خوي سپاهي كان متشكل لأفراد مختلف، متشكل لإيدهاي مختلف. استا تو وقتی فیلقی دروس اکی، وقتی سپاه دروس اکی، ام سپاه نیروی نظامیه ولا میدان عملیات شرکتی هست سربازی گرک. سربازه کانی چین دی اما آغای حسن عباسی وتی نه نیروی زمینی هست، نه دریایی هست و نه هوایی هست. که ضرورت دروس کردن سپاه قدس چیه؟ تحت اللفظی يعني ها بقينا وكيوا، يعني رجيم الشيعي إيران كل ظاهراتك إسرائيل وأمريكا دركوتجا قرار تماما نيرو كان ضد إمبرياليزم والصهيونيزم سازماندهي بكات بورزقار كردن قدس لعصلا وانية لعصلا سپاه قدس جولكاس قرار خاورميانة بخوابو جولكا ام قدس دروس نرياغا سقيوا بلام نببارا إسلامية كيوا ببارا يهودية كيوا نرياغا سقي استا كي سپاه قدس ووظيفة ام سپاه چيه؟ وظيفة ام سپاه امسا كا ترويج انديشكان انقلاب اسلامي ايران دا رجيم ولاية فقيهي قسترشة امبراطورية ايرانية ولاية الشيعة للرقية حماية كردن لحاو فكران ونوكران أخويا. خب سپاه بدر عراق يعني دارو دسي صدر دارو دسي حكيم وانا تحت فرماندهية سپاه قدس. يعني چي؟ يعني كارمند سپاه قدسن، كارمند سپاه قدسن غلط أكن دستوريان بأدن وجيب جيناكن أمانية لجير الدسياناون يعني چون بيجم إداريان بكن بدن وبسينن بازرقاني وتجارت بكن منافعيان تكي يكترياوي نا وانية كما إنك بارتي وانية بارتي نيروي مستقيم سپاه قدس نية، أما بارتي باصطلاح قركسي تكي جمهورية إسلامية زدو بند بكا ولي ناتواني چون بارتي 1 مليون امتياز أدا كفقط جمهورية إسلامي قوبي بكيشي ما تشيكي بكاتو وخشتي بدس نايري. أما كين يروي سپاه قدس بدر حوسية كان يمن حشد الشعبي كتائب أحلى حق أصائب أحلى حق فاطميون الزهراء حزب الله بيكاكا يكشتين اجتماعي اوي امرو بسليماني حكومة اكا نكرده سپاه قدس
کە لە ژێرت فەرماندەهیە قاسم سوڵەیمانیە بە سلێمانی حکوومەتەکە. ئەوە نیرویە کوردی نییە، ئەوە هێزە کوردی نییە. بۆ خاترێوەی ئەمە خاص بفەهمن، بیفەهمن، تێبگەن. ڕژەکانە سپاه پاسداران لە مەهاباد و جوانڕۆ و سنە و کرماشان تماشا بکەن. تۆ دائیمەن گوردانێک ئەوێنی دەمە قۆپان لەبەر، مشتیر وەسەر، کڵاو دەسماڵ وەسەر، ڕژە ئەچی. بەناوە چی ئەیناسن ئێوە؟ خودە سەپا پێیان دەژێ پیشمەرگەهای موسڵمان، ئێوە پیان ئێژن جاش. پس ئەمەی کە کوردی قسە ئەکا، لیباسی کوردی و کەواپانتۆڵە کوردی وایە لەبەرا، دەمە قۆپانە کوردی وایە لە پێیا، ناوێت تۆ نیرویە مبارزات ملیە ئومەت کوردی، ناوێت. مستەقیمەن تۆ پێ ئێژی جاش. پس ئەمەی کە کاورا کوردە، خەڵکە سلێمانیە، خەڵکە کەلارە، خەڵکە هەڵەوجەس، خەڵکە کەرکووکە، خەڵکە هەولێرە، وا لە ناوە یەکێتیە نیشتمانی، دەلیلە ئەوە نییە کە نیرویە قودس نییە. مثال هەشت و شعبی کەی دروست بوو؟ هەشت و شعبی زەمانێ دروست بوو کە داعش بە ئیستلاح مووسڵی گرت هات بەرەو خوارەوە. ناگەهان ئایەتوڵڵاه سیستانی حکمە جەهادیدا لە بەرامبەرە کێ؟ لە بەرامبەرە داعشە. ناگەهان شیعەیانە متحد بۆ پاسخ و جوابدانەوە بەم حکمە جەهادە ئایەتوڵڵاه سیستانیە خۆیان متشەکل و سازماندەهی کرد. ئێستا هەشت و شعبی 4 سازمانی هەست، جز وەزارەتە دفاع عێراقیشە، 4 سازمانی هەست. بڕۆن ئەهداف و نیاتە هەشتە شعبی مشخص، واضح و مبەرهەنە. بەڵام چۆن هەشتە شعبی تحت فەرماندەهیە سەپاهە قودسە؟ دێخۆ خۆی نیروێکی مستەقل نیشانەدا، دێخۆ دارای ئەساسنامەس، دارای 4 سازمانیە. چۆن هەشت و شعبی کەتائب ئەهل حەق، ئەساعیب ئەهل حەق، چۆن حیزب الله لوبنان ئەساسنامەی تایبەتیان هەست، بەڵام وانە تحت فەرماندەهیە مستەقیمە سەپاهە قودسە پاسدارانە جمهوری ئیسلامی ئێران. پس ئەمە لە زێهنتان بکەنە دەرەوە کە کاورا ئێشێ ئیلتزامێکی مطلق نیشان بدات تۆ لە ڕۆ بیوێنیت. ئێستا تێنەوە سەر مەسەلەی کوردەوارە. کورد وەختی کێشەکەی ئەکەنە قەومی ئیتنیکی، ئەو جار تۆ تەکە 4 دەوڵەتا ڕوبەڕوویت: تورکیە، سووریە، عێراق. کوشەندەتەرین دەوڵەتە لە بەرامبەر دەوڵەتە ئێرانی کێ بوو؟ دەوڵەتە عێراق بوو. و مشخصەن گەردەن کەشترین هەیکەلە نەمایەندەی عروبە سەدام حوسێن بوو. حافظ ئەسەد و بەشار ئەسەد بەچە دەوڵەتە ئێرانی، بەچە جوولەکەی جەهانین، عەلەوی. هەر لە ئەوەڵیش وا بوون. کێ پەکەکەی دروست کرد؟ دەستگاهە ئستخبارات سووری. لەکوێ پەکەکە استقراری پەیا کرد؟ لە دەڕەی بەقا، لوبنان. پەکەکە کێ ئاموزشیدان؟ دەستگاهە ئستخبارات سووری. کێ پوڵ و ئەسلحەی اختیاریان؟ دەستگاهە ئستخبارات سووری. دەستگاهە ئستخبارات سووری نۆکەرە کێ بوون؟ دەوڵەتە ئێرانی. کارکێشایە جێگەیە عەبدوڵڵا ئۆجالان نیروی نەئەگرت لە دیار بەکر و ئەوانە، نیروی لە کوردەوارە داگیرکراوە لایەن سووریا ئەگرت. هەر کەسێ بچوایە ناوی پەکەکە سەربازی نەیەکرد. ئەمە داستانە پەکەکەس. ئەم ئەلفازەی کە تۆ لە کوردیا ئەیشنەوی
لەم ساحەیە کوردی ئەشنەمی ئەمە دەستکردە دەستگاه‌های ئەمنیەتیە. خۆ جمهوری ئیسلامی بەچی لە سووریە تەکە مەردەمە سووریە شەڕی کرد؟ بەچی کردی؟ یعنی هەواپەیما نیروی لە مەشهەد و کەرمان و ئەسفەهان و گواستەوە ئەوێ؟ یعنی 20,000 سەربازە ئێرانی چوو؟ نه. ئەی کێ چوو؟ ئەی بەچێ شەڕیە کرد؟ فاتمیون ئەفغانیەکان، الزەهرا پاکستانیەکان، کەتائبە ئەهل حەق عێراقیەکان، ئەسائبە ئەهل حەق عێراقیەکان، حەشد الشەعبی عێراقیەکان، حیزب الله لوبنانیەکان، پەکەکە ئەوانەی کە پێم بۆتم هەڵبژار نیروی ئێران بوو کە بەشار ئەسەدی هێشتەوە، بەمانە شەڕی کرد. قاسم سولەیمانی کە ئەچوو محوەرەکانی ئەمانەی بەڕەسی ئەکرد، نیازەکانی ئەمانەی جێبەجێ ئەکرد لە حەزە لۆجیستیکی و تەمینات و ئەسلحەوە پوڵوە فرێک مەسائل. سەپاه قودس ئەوەسە. سەپاه قودس نیرونیە پادگانی نیە لە ئێرانە، کاورای کرمانی و لە ڕستانی و مازندەرانی و جیلانی و کرماشانی هاوردوێ کردوێتێ ناوی ناوە نییە. یەکێتیە نیشتمانی چیس؟ یەکێتیە نیشتمانی لە سووریە تەشکیلەوێت و بعد تێت مۆڵگە ئەکوتێ لە ئێران. لە کاتە شەڕ ئێران و عێراق سازماندەهیان ئەکەن، کۆیان ئەکەنەوە وەکو شیعەکان، لەکوێ کانالیزیان ئەکەن، لەکوێ هدایەتیان ئەکەن؟ لە قەرارگا هەر ڕەمەزان. ئەمە لەن مۆرەی دەوڵەتە ئێرانی کە بعد فازە فەرماندەهیەکان ئەگۆڕێت و ئەکەوێتە دەستە سەپاه قودس. چۆن تۆ ناڕواتە ناوت زەهنت حەشد الشەعبی و حادی ئامری و بنماڵەی سەدر و ئەمانەی کە ئەمڕۆ بە عێراق حاکمن، کشوەرە عێراق وا لە بنن دەستیان وەلی نۆکەرە دەوڵەتە ئێرانن. حتممە نەتوانی بۆ خۆت فکر بکەیتەوە بۆ واسە. بۆ واسە کاورا خۆی کشوەر وا لە بەردەسیا و پوڵە نەفتی وا لە بەردەسا و دۆلار تێتە بەردەسی و چەکە ئامریکایی تێتە بەردەسی بۆ نۆکەرە دەوڵەتە ئێرانە. لە خۆتان ناپرسن؟ چۆن ناڕواتە ناوی زەهنەتۆ خانەوادەیە تاڵەبانی و تەواو یەکێتی نیشتمانی گشتیان کارمەندان و حقوق بگیرانە بێچوون و چرایە سەپاه قودس سەپاسداران. سەپاه قودس یعنی یەکێتی، یعنی پەکەکە. ئێستا بۆ دروستکریاگەن من بۆ وتم ئێشێ حکوومەتە حەلیم بکەوێت، ئێشێ خەڵکی ڕاپەڕێت و ئەم حکوومەتە حەلیمە لەبەین بوات، وتم دوو قدرەتی هەست حکوومەتە حەلیم، نە ئەسڵ هەست، نە چەکە، نە پوڵە، نە حیزە پێشمەرگایەتی. وتم دوو شتە: یەک کوردبوونیان تەوەهۆم و وەحمە کوردبوون، دوو وەحمی سەرزەمینی مادەری، سەرزەمینە دایکی. ئەم دوو دەسەڵاتیان هەست کردیانە ناوی مشتی ئینسانی کوردی. دەی بۆ تۆ لە خەلالە ئەم ساڵانە کە ئەم مقدارە فرە پوڵ و ئەسلحە و چەک ئەوێنیت، بەڵام تۆ یەک تەحەڕک بەرعەلەیە مەنافع دەوڵەتە ئێرانی ناوێنی، یەک تەحەڕک. تەنانەت دانشگاکانە سلێمانی، دانشگاکانە هەولێر ئینسانە ئێرانی پەروەردەکەن. دانێ سلێمانەیی لە گشت کەسمان ئێرانی ترە، قبولیشی کردگە کە زۆنە سەوز بەشێکە لە ئێران، قبولی کردگە، هیچ مقاومەتێکی نییە. یا ئەو نافەهمێ وەختی ئێژێ ئەگرا ئێران ئیدارەی ئەکا یعنی چی، یا ئەگەر پیاک وایەت لەحزەی تەحملی نەیەکرد ئێران ئیدارەیکە. پس نافەهمێ وەختی ئێژێ ئەگرا ئێران ئیدارەیەکە یعنی چی. ئێستا ئەوانەی کە لە لوبنانە حیزب اللهین و ئەکوژێن شەهیدە حیزب اللهن، بەڵێ. خانەوادە شەهیدە حیزب اللهن، بەڵێ. وەلێ حیزب الله وا لە ژێرە دەست کێ؟ وا لە ژێرە فەرمانە سەپاه قودس. ئایا ئەوانەی کە کوردن و چووگن لە ناو یەکێتی کوژیاگن شەهیدە ملەت و کوردن؟ نەخیر، شەهیدە یەکێتی. یەکێتی کێس؟ یەکێتی سەپاه قودسە.
تۆ تا بەیانی هەڵبخەرەوە کڵاو چووگەسە سەرت نازانیت بۆ ئێمە هەڵگەڕیان وتمان قەحبەکانە قەندیل حتا ئەتوانن بەرێخوا بدەن دەی بابیدەن چون ئێمە حساو سپای قوتزیان بۆکەین مەگەر من نەموت ئەمانە بازوویە مستەقیمە سپاه پاسدارانن مەگەر نەموت یعنی چی بازوویە مستەقیمە سپاه پاسداران تۆ فکرەکەی تەماشای قیافەی حەپۆ بکەن وەختی قسەکاژی سەگە و مێشە قەپێنێتەوە بڕن تەماشای قیافەی ئاغای موراد قەرەلایەن بکەن 10 دقیقە قسەکە ساعەتی کەف ئەچەرێنی تۆ فکرەکەی قسانە ئەمانە ئەیزانن یا پێیان ئەدەن تۆ فکرەکەی GGP و RPG و پەیەدە و پەجەجە و ئەمانە لەکوێوە دێت خۆیان دای ئەنین تۆ فکرەکەی بەم قەندیلە ئەسلحە فیشەک تەدارۆکات لۆجستیکە پەکەکە لەکوێوە دێت خەڵکە بنارە قەندیل ئەیان دەنی فتح و فتوحاکەت ئەکەن لە تورکیە چۆن ئەم نیروە تەقزیەکەن نوێ چۆن ئرتزاقیەکەن چۆن ئەمانە ناوێت و سوال بۆیەوە تۆ چۆن ئەچی فەلسەفەی ئاپۆئیزم ئەخوێنی تۆ فەلسەفەی ئاپۆئیزمی ژێ چی ژێ ئێمە ئێرانی ژێ ئەوەی شیعەس ڕاد مەرد و گەورەس ئەوەی سونیە گەواد و پەستە هەست کتێوە کێس ژێ ئێمە عەلەوین ئەلەوی ئیزیدی یەسیارستانی شیعە گشتیانەکە لە شیعەی 12 ئیمامی بۆیە سینە ئەکوتی بۆ حوسەین پەکەکە تا دەسی بۆەوەی لەو بۆ حەملەکەیتە کوردە شیعە ئەیگەوا باوک تۆ حەملەیەک بۆ ئەەکەیتەوە کوردی سونی تۆ پوفیوس جمێن ئەدەیتۆ پێغەمبەری ئیسلام جمێن ئەدەیتۆ خولەفای ڕاشدین قسەوە مەکە ئەکەی قسەوە مەدینە ئەکەی کورد سونی دەرنەزەر ناگری چۆنە ئیستە ئێمە ێژین تۆ بۆ سینە ئەکوتی شیعە بازیەکەی ژوو و کوردی شیعەمانەستۆین و کوردی شیعەمەکە غەڵەتە کرد تۆ وەختی جمێنی ئەدەیوە پێغەمبەری ئیسلام دوو جمێنیش بۆ عەلی بنی ئەبی تالب و کوڕەکانی واوانە نەجەف و کەربەلا بۆ نایدەی لەزا تۆ ئەوێنیت حاشەیەک دروست ئەوێت کە ئەمەلەن لەم کوردەوارە ئێمە اتفاقە دەکەوێ لە خۆتان بپرسن بۆ کۆمەڵگای مەدەنی لە کوردەواری داگیرکراو لەلایەن ئێران و مەلا بەختیار یەکێتی ئیدارەی ئەکاوە پووری پێدا بۆ گەرەکیانە کوردستان گەورە بکەن گەرەکیان وا بکەن ئەوان ئێستا بگونەوە نەماد دەوڵەتە کوردیە دیفاکتۆ لە ژێرە دەسە هەشتە شعبیە کوردەکانە بەشەکانە تریش سەیرە ئەمانەکەن فکرەکە نەمە و بەڕاستی و دەسەڵات و کیانێکی کوردیە و فرحەزی پێکەین و لاوەبابی پارێزین ئەوانیش تێن حیزب بۆ تۆ دروزەکە نێژێ بڕۆ بەشداری بکە لە ئینتخاباتە ئێران ژێ بڕۆ لە شۆرای شار بەشداری بکە لە مەجلس بەشداری بکە بەقڵم کێشەی کورد بەقڵم حەلەوێ بۆ لەبەرەوەی دەمەقۆپان لە پێی بێتۆ شاردار دەمەقۆپان لە پێی بێتۆ ئوستاندار دەمەقۆپان لە پێی بێتۆ شی بۆ مەگەری سەوانیە مەگەر کارمەندەکانە بانکە ملیە شارە جوانڕۆ جوانڕۆیی نیەن مەگەر نیروی ئینتزامی شارە سنب ئیلامی نیەن گشتی تەنانەت کارمەندەکانی ئیتلاعات مەگەر ئیلامی نیەن مەکرماشانی نیەن ئەوانەی ئیلام مەگەر ئەسفەهانی نیەن چۆن تماشاکە کێ سەتحی ئینتزاراتی مردم ئەواتە خوارەوە سەخیفیانەکە کێ واتە خوارەوە سەخیفیەکە یەکێتی پەکەکە ئەم مۆدلی هاوسەرۆکی پەکەکە لەکوێ هات زان لەکوێ هات لە مۆدلی مجاهدینی خەڵق وا سپای قوتس گەرەکی بۆ حەکی بکە لە کوردەوارە جێبەجێ بکە بە ناو نیروی کوردی مەریەم ڕەجەوی ژنە مەسعودە ئەبری شەمچی بوو مەهدی ئەبری شەمچی لە جەریان ئینقلابە ئیدۆلۆژیکە تەلاقیاندان بە مەهدی ئەبری شەمچی و مەشیە بۆیەوە هاوسەرۆکە مەسعودە ڕەجەوی و لەزا مەشیە بۆیەوە ژنی
مۆدلە سکتی فرقەیە مجاهدینە خەرقیان هاورد لەسەر پێکاکات تاقییان کردو بە شێوازێکی فاسدتر. ئەو زەد جمهوری ئیسلامی ئەم بەچە جمهوری ئیسلامی بەچە دەوڵەتە ئێرانی. خۆ ئەوەی کە ئەمڕۆ لە سلێمانی دانیشتگە ئەوەی کە ئیدارەی ئەکا کورد نییە، نەکوردە، سڵام و قوروانتم و خاڵۆگیان و ئامۆزاگیان نه، ئەوە کارمەندە سەپاحە قودسە، نیرویە سەپاحە قودسە. و بیرتان بێرمەوە ئەها لە شەنگال بازیەکە پەکەکە دوو نیروی هەناردە شەنگالی گرت و نێڕویە دەر. ئەها لێو دو حەشت و شەعبی هات تەحویلی هەشت و شەعبی داوە. ئەها بە موافقەتە دەوڵەتە عێراقی لەوێ بوو پەکەکە. ئا قاسمی سلێمانی تێتوو ئەچێ دەئیستە بۆ ئەمانە ڕووی ناکەن، ئەمانە مستەقیمەن وەکو هەشت و شەعبی و فاتمیون و ئەزەهرا نیرویە سەپاحە قودسن دەلیلیەس. دەلیلی ئەوەسە کە بۆ ئەم کوردی قەومی ئیتنیکیە یەسری مبارزات و خاستیان بە ناوی کورد دروست کردگە، ناکرێ بێت بێژی جاشە دەوڵەتە ئێران ئەم خاستانە بۆ ئێوە جێبەجێەکە، چون مردم حەزی پێ ناکە، حەزی پێ ناکە. مردمە ئێمە فێر بووگە مەعادڵە بووە یەک مەچولی ناتوانێ بخوێنێتەوە، فقط ئەمە ئەزانی، جەمع و تەفریق و تەقسیمە ئەعدا دەزانی، مەعادڵە ناناسی، وایان پێکردگە. بەڵام بچن ئەساس نامەکە بەرنامەکانیان حرەکاتەکانیان و کارنامەکانیان بەڕەسیکەن، دەقیقەن تەمامی سیاسەتەکانی دەوڵەتە ئێرانیە جێبەجێیەکەن. بە شیعەکردنە مردم، ئێرانیکردنە مردم، لە ژێرە چۆکە ئێران و قەویکردنە ئێران و ئێران فرە گەورە و فرە مهمە و گشتمان نۆکەرە ئێرانین. ئێران تاریخی هەسوومەت تاریخە و ئێمە ساسانین و کوڕە کوورشین و کوڕە دیا ئەکۆین و سواری یەکتری فلان و ئەلە قسانە. ئەمە گشتی ئێرانە، ئەمە گشتی ئەوێتە خوروجیەکەی چی؟ ئەوێتە سەربازە وڵایەتە فەقی. مردم جیاران مەگەر جاش خەفیفەتان نەدی بوو. کێ بوو جاش خەفیفە؟ خۆ حەفی نەبوو، مەلا قادر و حاجی عوسمانی فڵانە جیگە و مەگەوانە بوون، کوردیش بوون و دەمە قۆپانیانە کردە بێ و سکێ زلیان بوو، تەزوێحی باغە و خنجەر و سیۆڵی بۆیاخ و پیاگیش بوون و دیوەخانیان بوو، جاشە سەددان بوون، مەگەر نەبوون. چۆن ئەم شتانە بەلای ئێوەونە سەختە نایفەهمن؟ چۆن ئەمانە ئێوە نافەهمن؟ ئیستا تەوتە ئەبەر عەلەیه کێ کریاگە؟ تەوتە ئەبەر عەلەیه کوردیەت کریاگە. ئێشی کوێ بگرن؟ ئێشە تەمام ئەم کوردەوارە بکەن بە شیعە بیخەنە ژێرە دەسە جمهوری ئیسلامی. شیعەکردنەکە خۆ مشکڵ نییە، مەسەلە ئەوە نییە تۆ دەست بگری یا دەست دابخەی نوێش بکەی. شیعە ڕەوایەتە جوولەکەی ئێرانیە، یعنی تۆ ئیشی باوەڕ بەم ڕەوایەتە بکەی و دەرونی بکەی و حەز بەم چیرۆکە بکەی و خۆت بە بەشێ لەم چیرۆکە بزانی. وەختی خۆتت بە بەشێ لەم چیرۆکە زانی قاشەن پاڵەکە بی بۆیان. مەسەلەکە وەسە، ئەنا مەسەلەی ئێماوە نییە تو تەیەمومەکەی قاچە ئەشۆری یا نایشۆری. مەسئلەیە و بەرجستگی شیعەبوون وا لە تایبەتمەندی چیرۆکەکەیە. چیرۆکەکە چیرۆکەی یەهود ساختەس تحت ناوە ئیسلام ئەدرێتۆ خوردە تۆ ئەویتۆ ئومەتە شیعی ئیرانی. بۆیە تۆ ئەوێنیت ڕوو لە تۆکایژی لاوە ئیرتباتە کە ئێرانە خۆ زۆر عادیە، نە تۆ غەڵەتە کرد زۆر عادی ئیرتبات، تۆ بیجات کرد، تۆ غەڵەت ئەەکەی تەکی داگیرکەری ئەم سەرزەمینە کارەکەی. چاوت دەرەهات پۆفیوز بڕۆ لە کێوەکانە ڕۆحا دانیشە ئەگەر پیاگەونت با بەسەر ئوردوغانە یا لێ بسێنۆ یا غەڵەت ئەەکەی لە قەندیل پاڵە دەیتۆ بێ شەرەف. تۆ غەڵەت ئەەکەی تەکی دەوڵەتی ئێرانی ئیرتبات بەرقەرارەکەی. چۆن دەوڵەتە ئێرانی لە دروستکردنە کشوەرێکی کوردی ناترسی حمایەتە تۆ ئەکا پۆفیوز بێن جامعەی کۆموناڵ دروستکەین؟ ئەمە قسەی تۆز حەپۆ. ئەمە کێ پێیتی وت کە برایەتیە گەلان؟ تۆ زانی چیت کرد؟ تۆ چوتە کوردەوارە داگیرکراو لەلایەن سووریەوە. دەوڵەتە ئێرانی وەکو بازوویە سەپاحە قودس، وەکو سەپاحە قودس تۆی لەوێ پیادە کرد.
تۆ هاتی مەگە حیزبوڵڵا ئاڵای خۆی نییە، توش ئاڵای خۆتت جیجیپی و ئاپیجی و پەپەجی و پەپۆجی و هەر کەسی یەکیکە پەڕۆی ڕەنگ کرد گەگرکیسیوە دەسەوە. بۆیە تۆ هیچ وەخت ئاڵاوە سمبولی تەحت ناوە ئاڵای کوردی ناوێنی، نام ئاڵا حیزەی پارتی، نا یە ئاڵایەک لە ئێرادەی کوردی دەراتوێ ناوێنی. یە مشت پەڕۆ و پارچەی دانیاگە دەی چی کرد؟ 1,800,000 نەفەر خەڵکی کۆچدا. بعد چی کرد؟ ڕۆژئاڤای سپاهە قودس بۆ شیمال الحەبیب، بە کوردی ڕۆژئاڤە، بە عەرەبی شیمال الحەبیب، تحت ناوە برایەتی گەلان، تورکەمان، علەوی، گشتی ئاسووری، سووریانی، گشتی تێخزیا بۆ چێشتە مجەوەر و نیروهای دموقڕاتیکە سووریە. کاریشان چی و داعش پیسۆ و داعش و ئەم کەلەمەی داعشە کارە سپاهە قودسە. هەرچی کوردە ناگەهان کەوتە حەیتەران بازی، گشتی عاشق پڕچە پێکاکای لول و قنگە خڕە پەکاکا بوو. ئەم قنگە خڕە هەنە کێس قنگە خڕە سپاه بازارانە. با کێ فێری کردگە بە تۆ بێژی لاوە کورد ناکوژی؟ چۆن کورد ناکوژی؟ بۆ نایکوژی؟ لەسەر چی نایکوژی؟ ئێمە چۆن جاش ئەکوژین؟ دەستیچمان نانەرزیەوەی تۆپینین، چۆن دڵمان دەستمان ناچێ پێکاکا بتۆپینین؟ پێکاکا سپاهە قودسە، یەکچێتی سپاهە قودسە، پارتی خائنە بە ئومەتە کوردیە قەبارە بچووکە حەیزە، وەلی سپاهە قودس نییە. عامل وە قەحبەیە دەوڵەتانە منتەقەس، عامل وە قەحبەی دەوڵەتان. بۆ من ئێشێ دەست بپارێزم یەکێتی نەتۆپێنم؟ بۆ مەگەر من دەسم ئەلەرزیە دانەیە بەعسی بکوژم، دەسم ئەلەرزێ دانەیە پاسدار بکوژم، چۆن دەسم ئەلەرزێ دانەیە یەکێتی بتۆپێنم؟ ئەگەر یەکێتی سپاهە قودس نییە پەس چییە؟ پەسەم سپاهە قودسە کووە؟ ئەگەر پەکەکە سپاهە قودس نییە چی ئەکا بە شاخەکانە ئێمەوە؟ هاتکە هەڵات ڕزگار بکە دەیکوە چارتی کوا بەرنامەی کوا نیروی مسلحی بۆ لەوێ دانیاگە، پەرواری وە خوێگەکە، کەڵەگای دروست کردگە، کەڵەگا بۆ پەڕین دروستیانە کرەوسا، ئەوسا کەڵەگا یەک کار کردی بوو ئەپەڕی لە مانگا، نە شیری ئەدا نە ئەزیا حەجێکی نەیەکرد. تۆ لەو کێوانەی قەندیلە بۆ وێسیاگی کەڵەگای ئەپەڕی لە خەڵکی کورد چی ئەەکەی تۆ لەوێ؟ هاتکی بەرعەلەی مؤسسات دەوڵەتە ئێرانی کار بکەی، دەی تۆ مەگەر نەتگەرە کە دەوڵەتە ئێرانی بخەی؟ چۆن تۆ بەرعەلەی ئەرکانە سوڵتەی دەوڵەتە ئێرانی قسە ناکەی؟ ئیستا ئێوە ئەفەهمن بۆ سەلاح الدین دەمیرتاش وەختێک لە ئینتخاباتە تورکیا ئەیواتۆ ئەڕوا لە ئەلمنارە کارەکە، ئەمانە گشتی گروهانهای سپاهە قودسن. بۆیە من ئەمانە دائەنێم ئێوە پازلەکە بۆتان حەل ناوێ، هەر بۆتان حەل ناوێ. بۆ مەگەردانەیە بەغایی شەک ئەکا لەوەی کە حەشد و شەعبی بەشێک لە سپاهی قودسە، سپاهی قودس حەشد و شەعبیە. یعنی نیروهای چەند ملیەتیە خارج لە مەرزەکانی ئێران متشەکل سازماندەهی وە مسلح کریاگن، هەرکان بە چارت و بەرنامەی سازمانی خۆ. ئەمە سپاهی قودسە، خۆ حەفی نییە. ئەمەسە تۆ ئەیبینیت. دەئیستە ئێمە لەگەڵە پێکاکا تەک کورد تەرەف نیەن براکەم، ئێمە تەکە نیرویە نظامیە سپاهە قودس تەرەفیم. ئەکەوێ دوو قەرانیتان تۆ کەی دوژمن ئەناسی؟ دوژمن چه شکلیە؟ نازانی دوژمن چه شکلیە؟ ئەی بۆ تۆ ئەم گشتە تەناقوزە ئەوێنی بۆت حەل ناوێ؟ ئەی چۆن کاورا ناوی عەباسی یەگانەس، ئەندامی پژاکە، لە وەختی ئینتخاباتە لە شارم مەریوان لە ناوە بڵۆنگۆ بە ئاشکارا ئێژێ فیلمەکەی مەوجودە گەورەترین پیاگ کورد عەبدوڵڵا ئۆجالانە. دەوڵەتە ئێرانی نایەت بیگرێ، هیچ لە سندوق ڕەئی شەماغا تێتە دەرەوە. لێو دوا ئیدعا ئەکا کە من پژاک داوای لێم کرد بچم بوومە نەمایەندە تا بتوانم نزیک بوومەوە لە جمهوری ئیسلامی زەربەی لێ بەم.
ئەگەر کورد ئەقلی بوێ ئەم کاورا ئەم قسە ئەکات ئێژێ نا بێسە ئەمە تۆ ئیژیتی ارتباطە سیستەماتیکە پژاکە تەکە دەوڵەتە ئێرانی و مشارکاتە انتخاباتی مردم ئەواتە بەرەوە و تۆ بە ئاشکارای عالەم باسە عەبدوڵڵا و جانان ئەەکەی و تۆ لە سندوق ڕائی تێتە دەرەوە. پس تۆ تحت ناوە نیرویە پژاک ئەوڵم پژاک مردم تەشویق ئەکا بە شرکتکردنە لە انتخاباتەکانە جمهوری ئیسلامی. تۆ بڕۆ نزیک بۆرە دزی بکە لە جمهوری ئیسلامی مەسەڵەن 200 میلیۆن تمەن بدزە تۆ ئیتر حەجێگەیەکە بۆ نەماگە بیدزی دزی لە شۆرای شار نەمێت. بعد تۆ ئەچیتە ئەوێ مردم فێرە کۆمۆناڵبازی ئەەکەی ژنەکانمان فێرن فاحشەگی ئەەکەی لاو ڕۆژهەڵاتە و باکوورە و باشتر و تۆ فکرەکەی شەهابسەنگەدا لە خەڵکە سنە گشتی قینیتێ لە ئوردوغان ئەی بۆ کەس قینینە لە عەلی خامنەیی ئەی بۆ کاورا تێتە دەرەوە بۆ کوبانیێژی کوبانی تەنیا نییە و سنە پشتیبانیە ئەی سنە بۆ پشتیبانە خۆی نییە ئەی سنە بۆ لە بەرامبەری عەلی خامنەی یان ناوێسیت مەگەر عەلی خامنەی تەجاوزی پێ ناکە مەگە عەلی خامنەی و دەوڵەتە ئێرانی نابودی نەکردە بۆ تێتە دەرەوە بەر عەلەیه کوبانی بۆ کوبانی شوعار ئەدا و بەر عەلەیه ئوردوغان قساکە تۆ حاڵە خۆت فرە خاسە ئێژێ کەچەڵەگەر تەبیب وایە سەرە خۆی دەرمانە کرد تۆ کێ فێرت ئەکا ئەم قسە بکەی کێ تۆ هدایەتەکە بەرەوەم کارە کێ تۆ فێر ئەکا تەرانە بۆ کوبانی بژ کوبانیە من و لێ بدەی کێ فێر دەکا کێ فێر دەکا حیزب وەحدەتە ملی بێت و لە دڵیا ئەندیشەکانە ئاپ و خروجی پێیا بکە کێ ئەمانە فێر بە تۆ ئەکا دەوڵەتە ئێرانی بۆ چون بازووەکانی لە سپای قودسا یەکێتی و پەکەکە قەرارە فەتح سەرزەمینە مابەقی کوردەوار بکەن بۆ کێ بۆ دەوڵەتە ئێرانی لێم دووە تحت ناوچی کۆمۆناڵ و کانتۆن و کارتۆن دە ئیستا ئەمانە خوێنیان لێکی شەهیدیان داگە سوال ئەمانە ڕاپەڕین گشتی بۆ ئێوەی وتکە من جەمعی ئەەکەمەوە تا بفەهمی داستانەکە چییە بڕۆن بپرسن دەستا وەردەکانە ئێوە بە عینوانە ئەحزاب کوردی چییە شەهیدمان داگە شەهیدمان داگە تۆ دەستاوەردت بە عینوانە حیزب کوردی مبارزاتە کوردی چییە لا من 5,000 شەهیدم داگە 5,000 کەسافەت بە گۆڕی شەهیدەکانی تۆ نەشەهیدە مردم شەهیدەکانت تۆ ئەمە دەستاوەردە سیاسیە تۆست لە کاورای کۆمیتە مەرکەزی و کۆمەڵە ئەپرسن ئێژن تۆ زەرفە ساڵە گوزەشتە چیت کردگە ژێمە 2 ئیعدامیمان داگە 2 ئیعدامیمان داگە ئیستا تۆ فکرەکەی دەوڵەتی وەکو دەوڵەتە ئێران کە پوڵی هەست مەشروعیەتە جیهانی هەست وڵاتە متحدەی ئەمریکای ئەربابی وا لە پشتیە کانگای پوڵەکە چۆڵ ناوێ کانگای نان و ئەسلحە چۆڵ ناوێ پەکەکە لە کوڕەکانە ئێوە ساڵی 1000 نەفەر بکوژێ پەکەکە قەڕەوێ نەقڕاوێ ئەفغانی ئێژێ نان کە بوێت نان خوارفرەس تەوەهۆمە مبارزە و کاناڵە ترازان و ئێعترازات و سەرازیریەکەیت و ئەدەیرێ تنتن ئەیکوژی بۆ خاتری چی بۆ خاترێمەی پێکاکا موەجەهوێ قسەکانی بخوا تۆ بتوانی بکەوتە شوێنە قڵە پێکاکا ئێشێ تۆ ئەم بازیە باوەڕ بکەی دەئیسە کوڕە مەردە ئەمری دێوە دەرەک ئەمری دەئیسە چواردانە پازدارە کوژن دێوە دەرەک ئەکوژن وەلی تۆ حەق نییە ئیقتیدارە دەوڵەتە ئێران بشێوێنی ئیقتیدارە دەوڵەتە ئێران چییە نیشانی بدەی دەوڵەتە ئێران زەعیفە زۆری نییە حەکی نییە ئەمە چ شکلیە توانێم کارە بکەی ئەمە ئەو جۆرە مەسەڵەن ئەهوازیەکان دایان لە ڕژەکەی جمهوری ئیسلامی لە ڕۆژە ڕۆشنە لە وەسەت خیابانە ئەهوازە قەڕیان کردن باوک ساحیبیان دەراوردن شێوان دیان دێن ئەمە ئیقتیدار دەوڵەتە ئێرانەوەی تەژێرە سوال فەورەن وڵاتە متحدەی ئەمریکا محکومی کرد فەورەن کشوەرهای ئەوروپایی محکومیان کرد فەورەن قەتنامەیەش شۆرای ئەمنیەت هاتە دەرەوە فەورەن چون ئەمە ئیقتیدارە دەوڵەتە ئێرانی وەردەژێرە سوال وشکاندی وەلذا تۆ نە کۆمەڵە نە دموکرات نە پەکەکە نە یەکێتی نە پارتی ناوێنی ئیقتیدارە دەوڵەتە ئێرانی بشکێنن نایشتێنن بازیەکە بازی مشک و پسچی لەرزیسە کوڕە تۆ ئەمرێوە دەرەک با بمرێ دەی ئەگەر لە پێکاکا و بکوژی و شەهیدە و شەهید نامرێتن ئۆ گەڕیلا
دایکەکەیشی ئەکەن و عنتەر هەرچی ڕۆژە تێرنیە بەری تلڤیزیۆن وەکو شەخص و پڕۆینەوە و شەهیدامت چی و عکسێواوە بەرۆکی و تێت و ئەچی نە حقوقە خانەوادە شەهید دەگری نە ڕانتی پێدەن نەمتیازا دەگری لە تەرەفە جمهوری ئیسلامی شۆ حقوق بنیاد شەهید دەگری تا ئاخری عمری کاورە دە ئەمەیسە مشکلی بوو بۆ دەوڵەتە ئێران تۆ بوو ئەم بازیە نافەهمی ئێستامانە بۆ لە ڕاپەڕینی کوردەواری سەربەخۆ ئەترسن چون ڕاپەڕینی کوردەواری سەربەخۆ دەمامەکی لە ڕواڵەتە ئەمانە لاداگە و بەناوی ئومەتی کوردیوە ڕاپەڕین دەنگی هەموو ئومەتی کوردیە کە ئێمە قساکەین ئومەتی کوردی قساکە حکمە کوشتن و مەرگە ئەمانمانە سادر کردگە خوێنیان مباحە بۆ کێ بۆ ئومەتی کوردی بۆ ئومەتی کوردی قارەمان بۆ ئینسانی مەردی باکەرامەت پس ئەمەی کە تێت ئێژێ ئەمە ماڵە کوردە و لاوە و ئەمە قسەی سپای پازدارانە ئەمە قسەی سپای پازدارانە دەنا تۆ ئەکرێ میلەتێکی زیندوو بیخائین نەکوژی ئەکرێ تۆ ئەکرێ میلەتێکی زیندوو بی عناسۆرێک کە خەریکە هێز لە تۆ ئەسێنێ و سەرزەمینە نابوو دەکا و مردمەکە نابوو دەکا نەکوژیت ئەکرێ ئەمە لەکوێی دنیا بووگە ئەکرێت تۆ لەسەری سفرەی باوکتە کە براکەتان نان ئەخۆی تیکە ئەگریت براکە سەری دەستی تۆکە تیکەکە زلە ناڕەحەت نەوێت کێ ئێوە فێرەکە خونسا قسە بکەن وەکو نێرە بووک لا ئەمە بەڕێزە و پەکەکە بەڕێزە و پارتی بەڕێزە و یەکیتی بەڕێزە و کشتی بەڕێزە کێ فێردانەکە سپای بازارە دەنا تۆ کارە سیاسی ئەەکەی گەرەکتە بڕۆی لە کورسی قودرەتا دانیشی یەک کاری ئەمەسە تۆ تەبلیغ بۆ خۆتەکەی ئێژی ئەوەی بەرامبەر گەوادە درۆزنە حیزە دزە بێئەقڵە خوێڕیە مردم کوژە تا خەڵکی بێت دەنگ بە تۆ بە وەکو ئەوەی کە دۆنالد ترامپ هەڵگەڕیاوە وتی هیلاری کلینتۆن بێشەرەفە لەبەرەوەی گەوادی کرد بۆ بیل کلینتۆن وەختێ لەگەڵە مۆنیکا کەوتە ڕێ ئەم دەنگی نەکرد تەلاق بسێنی ئەمە ئیتر ژیانە خوسوسی نەبوو نەچوون عەکسە دۆنالد ترامپیان هاوردیان ژنەکەی فاحشە بووگە ناناوەر ئێوە لەکوێ کی ئەمانە کاتە زەهنە ئێوە بۆیە تۆ حاڵ خراو ئەوێ لەم جەهانە کوردی لاوە بێڕێزیمان پێەکەی کورە تۆ حزورە خۆت لەناوەم کوردەوارە بێڕێزیە تەوهینە بە کەرامەتە ئینسانی مەوجودیەتە تۆ تەوهینە بە مەقامە ئێمە تۆ جا تۆ قۆپ هەجاشە هێشت تۆ گشت کەسێ جاشتە و ئەندامتە و شۆرای شارگشتی ئەمدامتن و حەپۆتێت و حەپۆ ئەچێت و حەپۆ دەرەکەوێ تۆ خۆت نادروست وایەتە ناوە دەوڵەتە تورکی وایەتە پارلەمانە تورکیا حقوق دەوڵەتە تورکیە ئەگری قانونە ئەساسیەکەی قبوڵە مەوجودیەتە دەوڵەتە تورکیە قبوڵە ئێمە جاشین تۆ حزب وحدەتە ملی شاخەیە کوردستانت هەست کاندیدت لە شۆرای شارە هەست مردم هان ئەدەی بۆ ئینتخابات نسخەت پێچاگە بۆ مردم بەحسە ئیرانە دموکراتیک ئەەکەی تۆ مردم جاشە چی ئەەکەی بە کۆساڵانۆ تۆ ئەزانی بۆ وایتە کۆساڵانۆ بۆچی دەوڵەتە ئێرانی کاوڕ ئەهەنێرەی لە شیراز بێت لای پاوە بلەوەڕێ پەیامەکە چییە؟ خۆ کێشە ئەوە نییە ئاڵەفە شیراز بخوایە ئاڵەفە پاوە کێشەکە چییە؟ خەریکە بە خەڵکە پاوە ئێژێ خاز بفەهمە ساحێوە ئەم سەرزەمینە منم تۆ چکاری؟ ویمیر هەنە تۆ چکارێ؟ تۆ کی؟ من پێت ئێژم ئەم شاخەینە کێسێنە منە یەک دار بە ڕووبووڕی دارەکە ماسینە هەنە منە بە قەوڵە کاورای تەن زێرانی وتی باسماس تا کاورای پاوەی ملی بتەقێ مەڵکی ئابا و ئەجدادە خۆی نەخۆی نییە وەختێ بە تۆ ئێژێ لە ناوی باخەکە تا حەقە نییە زیاتر لە 30 متر ماڵ دروستکەی خەریکە بە تۆ ئێژێ ئەرباب منم حاڵیتە تۆ حیچکارەی تۆ حیچێ نییەی ئەرباب منم مڵکێک کە هەنە بابا و ئەجداد و باپیرت بووگە دەوڵەتە ئێرانی بە تۆ ئیجازە نادا تۆ ماڵی تیا دروستکەی
30 متر زیاتر تجاوز بکەی جەریمە دەکەن پێتی ئەڕوخێنن لەکوێ لە ئاواگیەکەی خۆتان لە باخە ئەشدا و ئابادیتان نایەڵێ ئەمە ئەو سوڵتەسە وا مردم نازانێت ئیستا مردم بۆ نازانێت سوالەکە ئەوێتۆ ئەمە ئیستا مردم بۆ یەکێتیە نیشتمانی ژی ئەمە هێزە کوردیە سوالەکەی چۆن هێزە کوردیە جواوی نییە ئەژی بۆچی کوردیە جواوی نییە دێ ئەم ئەگەر هاتکە لە کەرکووک شەڕی کردگە جزء نیروهای قرارگاه ڕەمەزان بووگە ئەسلحەی چەکی ئیدئۆلۆژی منتەقەی ئەمەلیاتی و دەستوراتێک ئەنجامی داگە ئەمە خۆ ئێمەی کورد ساحێب و کوردستان نەوگین بۆ ئێمە شەڕکە کو ئەساسنامەکەی بێن چۆن دەرمۆردە کوردەوار قسەکە کورد کێس حدود و سقوری چییە فەلسەفەی کوردیە چۆنە و ئەو بۆچی خەریکە جواو نەمەوجودە دەی یەکێتی نیشتمانی ساحێوە و پاڵیداگەسۆ چون کوردایەتی کردن نەخێر هەشت و چابیش پاڵیداکەچۆ و حکوومەت ئەکا سەدریش پاڵیداگەسۆ و حکوومەت ئەکا حەکیمیش پاڵیداگەسۆ حکوومەت ئەکا ئەمانە گشتی نیرویە سپاهە قودسن ئەوەسە ئەمریکا عێراقی سەدام حسێنی داخست دایە تەحویل سپاهە قودس سپاه قدس يعني سپاه إسلامي يكبر قدس فتحك يعني سپاه جولكاس سپاه أورشليم هاري تنبو باباك يكشيتي الزهراء فاطميون أمانة سپاه دولة جولكية آنوسي إيراني حكومتك بسليماني بالي حكومتك بسليماني بەڵێ چەپاوەڵە ئەو سەرزەمینە ئەکەن بەڵێ تۆ ئەوێنی وەکو دز و کارمەند کارەکەن دلیلەکەی ئەوەسە وەکو حکوومەتکار ناکەن حکوومەت نیەن وەنە شاردار ئۆستاندارێکە دزی ئەکا فەساد ئەکا چون ئیرادەیەکیان لەخۆیان نییە چون حکوومەتێ نەمەوجودە چون فەرماندەکان یەکێکی ترە گەورەکان ئەربابەکانیان یەکێکی ترە دە ئیستا کاورای کورد بۆ قبول ناکا بۆ قبول ناکامانە کوردنیان دەلیلی هەست من لە تەفسیرەکەی فاوستە گۆتا بەحسە گرچینم کرد گرچین کێ بوو گرچین مەعشوق فاوست بوو کەنیشکێک بوو لە ناو جامعە دنیای گۆتیک ئەوروپا دنیای قبل از دنیای مۆدێرنتە پێژن دنیای گۆتیک لە ناو دنیای گۆتیک ئەوروپا لە شارێکی فەقیرە ژیانێکی زاهیدانە و عارفانەی ئەکرد کەنیشکێکی سادەی زەریف بوو فاوست بۆ خاتری ئەوەی دەسی بە لەشی ئەم کەنیشکە بگات و دەسی بە مەعسوومیەتی ئەو کەنیشکە بگا کە حەزی ئەکرد بە مەعسوومیەتی فاوست گۆڕیا بوو فاوست سەر و قیافەی گۆڕیا بوو دڵڕووبا بوو ژن حەزیان پێیەکرد بە کۆمەکە مۆفیستۆفلیس بە کۆمەکە شەیتان بە یارمەتیە شەیتان بەڵام گرچین کەنیشکێکی سادە و ساکار بوو ژیانێ فەقیرانەیەکی بوو کەنیشکێکی پاکدامەن بوو بکر بوو دەسی نەخوارد بوو کەنیشک بوو فاوست گەرەکی بوو لەگەڵ یا مەعشوقگی بکە هەم سێکس بکات هەم ئاشقی بکە بۆیە فاوست لە شەیتان داوای کرد هدیەیەکی بۆ بێرێ و ئەو جەواهرێک ملوانکێکی جەواهری هاورد فاوست بردی لە ماڵە حەقیرانەکەی وەختێ چووە ناو ئۆتاقەکەی گرچین حەزی کرد بە ئۆتاقە ڕۆحانیەکەی وەسایری چکۆلەی دەسەدوو ئەم ماڵە حەقیرانەیە بەڵام پڕە فەزایە معنەویەت و قودسیەت و سادەیی و ساکاری حەزی پێ کرد وا تەسەوری ئەکرد کە گرچین ئینسانێکی سادەی ساکارە مەعسوومە پاکە سادەس ملوانکەکەی بۆ دانێ گرچین دوای ئەوەی کە بە گۆرانێکی خۆش هاتە ناوی ژوورەکە ملوانکەکەی دۆزیوە ملوانکەکەی هاوردە لای ملی و کردیە ملی بۆ ئەوەڵین بار لە ژیانی تەماشای ئاینەی کرد ئەلەوێ گۆتە بازی ئەکاتەکە ئەو سەحنە سابتی ئەکا فاوست نەیزانی خانەمە گرچین لە دوو جەهانە مادی
بسیار فرەفرەوارەترە لە فاوست. بە قەوڵ و کوردی ئاو نەوگە مەلە بکە ئەنا مەلەوانێ خاسێکە. بە مەحزێ ملوان کە جەواهرەکە ئەکاتە ملی خانمە گریچین کولەن ئەگۆڕێ. گریچین ئیتر گریچینەکەی قەبلی نییە، ئیتر کەنیشکە مەعسوومە سادە و ساکارە مقەدەسەکە نییە. خانمە گریچین خاص ئەرزشی گەردەنبەندێکی جەواهر ئەزانێت. بۆ ئەووەڵین بار لە ناوە عومریە کەسێک کە هیچ وەخت فکری نەکرد کە شایستگی هەز هدیەیە وەربگرێت و تەمامە عەواتفێک لە پشتی هدیەیەک دانیشتگە پێی بدەن کە وەختێ ئەیگرێت ئینسانی ئاوا ئەزانێت تەبعاتی وەرگرتنی هدیەی واچیە. دەبێ مەعسوومیەتت لەدەست بەی، دەبێ باکرەگیت لەدەست بەی. ئەویش لەکوێ؟ لە کۆمەڵگایەکە کە هەنووش شەرایەتی ئیجتیماعی ئامادە نەبووگە کە تۆ بپارێزێت ئەگەرم کارە بکەی. فاوست بۆ ئەمەی پێئەدا لەبەر ئەوەی فاوست گەلەکێسی دەسی بەلەشی بگان، لەبەر ئەوەی دەبێ دنیای کۆنی بشکێنێت بیکێشێتە ناوی لە زایزی دنیای خۆی تا بتوانێت لەگەڵی بخەوێ. و ئەمە خانەمە گریچینە کە بە تەمام قودرەت دەرک دنیای مادیەکە. خانمە گریچین ئەزانێت حتا لە ناوی جامعەیە گۆتیکە ئوروپا کە گشتی دەم لە زوهد و دەم لە سافی و ئەم فەقرە نەوعی سروەتە هەسیان، بازم تۆ مەعشوقە و دووز دختەرە پیاەکی پوڵداروی فرە مهمترە لەوەی کە تۆ ئابد و زاهدێکی برسیت. فرە مهمترە لە چاوی خەڵکۆ. لەذا خانمە گرچین گەلەکیشی وێ تازە ناتوانێ بڕواتەوە ناوە دنیای سادە و ساکارە خۆی بەرقە تەڵالێدا. ئەم لەشە ژنانەیە قیمەتی پەیا کرد، فکری نەکرم سنگ و بەرۆک و سمتە، ئەم پل و پوزە قیمەتیشی بوێت. ناگەهان کاورایان نرخی نیاسەری ملوانکەیەکی پێدا. خانم گۆڕیا تازە ئیتر ناتوانێ وەکو گوزەشتە زندگی بکە، لذا هەرچیەکی هەز ئەیدات کە ئەم دنیا حفز بکا بۆ خۆی. بۆیە ئەپێچێت و قەی فاوستۆ چون تەنیا هەڵقەیە کە ئەتوانێت لەو دنیا بیبڕێ فاوستە، لەو دنیا بیبڕێ فاوستە و ئەبێ بە مزاحمی فاوست. و فاوست خیاڵەکانی فرە گەورەترە لەو ژنە و ژنە بەرەدا و ئەو ژنە نابود ئەوێ و ئەمرێ. ئەمانەی وا چووکنە ناوە پەکەکەوانە ناوی یەکێتیە و نەگرچین. ئەمانە ئەگەر وەختی خۆی دەمیان لە کوردایەتی داگە و پیای خاسیەک و گن و دزنە و گن و قاتڵنە و گن و شاڵ پڵیتەنە و گن و نۆکردنەوەگن چون کەسێک نەیدیگن کە ملوانکەیەکیان پێبا، کەسێک پێیانینەوت کە پیا خاسە، کەسێک نەیوت کە تۆ $100,000 ئەژیت، ژنێ نەهات کە دەست بکاتەوە بەرەوکەکە بێژە کاکە فڵانی، کەس حسابی نەکرد ببووی. ئیمڕۆ بە واستەی یەکێتیوە، بە واستەی یەکێتیوە تماشاکە وەڵا جەزابێتی شێز ژن حەزی پێیەکەن. هەر ماڵێ ئەڕوا ژنێ گەلێکی خۆی باوە مریە، ئاڕواتە هەر جێگەیە گشت کەسێک ماستاوی بۆکە لێ ئەترسی، ئەتوانێت دەست بووە بۆ ژنی هەر کەس کە مەیلێسی، ئەتوانێت هەرچیە مەیلی هەز بیخوا، پولی هەز. ئەم پیاگەی تر ناتوانێت لە دنیای قەدیمە خۆی ژیانکە. یەکێتی گەوادە ئاگەوادە وەلێ ئەم تا ئاخری ڕواتەکیە. یەکێتی سپا قوت سپاسداران ئەم تا ئاخرتەکی هەڕوا. پەکەکە سپا قوت سپاسدارانە تا ئاخرتەکی هەڕوا. سەکسی تەئەمینە، نانی تەئەمینە، جێگە خەوی تەئەمینە، ئەمنیەتی تەئەمینە. تازە ناڕواتۆ لادیەکەی خۆی شوانی بکە، کەنیشکەکە تازە ناڕواتۆ ژێری دەسی دایک و باوکی لە ناوی هەڤاڵانە و خواحەڵی ناگرێت و ئیتر شەوێ لە باوەشە ئەما و دووشە و ئەم دەزەوا بۆ باسەنی و ئەو دەزەوا بۆ سمتی و خراونیە و ئەوە. تازە بۆ کوێ بڕواتۆ بۆ لادیەکەی خۆی؟ پێژن هەڤاڵ فڵان و هەڤاڵ زیلان و هەڤاڵ زیلان دەماچەی بەسکە و ێژینێرە موکەنوارێ پێتاو حەزی پێکاوت نە شەخسیەتی بووگە نە قودرەتی بووگە.
نەکەرامەتی بووگە ناگەهان خەڵک پێیوت گوریلا و کچەکانە قەندیل و جوانترین بوونەوە و سمتخڕەکانە دنیا و ژنانە چیقەچیقکەر و تەکتیرەندازانە عالەم حەزەکا بەمە وەسە گرچین وەلی ئەمە خۆی نابوو دەکا ئەمە تا ئەوجە فەساد ئەچێت تا ئەو جێگەی کە خۆی نابوو دەکا و خۆیان نابوو دەکەن و ئومەتە کوردی تەکیان نابوو دەکەن بۆیە کابرا قبول ناکە لاوە چۆن یەکێتی واسە چۆن حیزبی دیموقرات واسە ئیستا تەمامە ئەم کوردەوارە لە یەکلا ئێمە لە یەکلا با بزانن 99.99% خەڵکی کوردەوار خەڵکێکە کە حەز بە نور ناوچاوە هیچ کام لەمانە ناکە چون نە دەسەڵات دەسی کەوتکە نە سەکس دەسی کەوتکە نە مەقام دەسی کەوتکە نە بە هیچ کام لەمانە ئەم مردمە هاڕیاگە ئەم مردمە تەوەخمی پێدریاگە دنیایەکی تری پێنیشاندریاگە لذا تۆ کاما پوینت نازانم هەزارۆم جەمعیەت ئەوێنی ناگەنە 20,000 نەفەر ناگەنە 30,000 نەفەر هەوادار ئەمە حیزبانانە ئەمانە کین ئەمانە ئەو متەجاوزە پەستە بیشەرەفانن و ئەگەر لە کڵاوە حیزبی بێنە دەر کەس تفیشیان تێناکە چون نە لیاقەتیان هەست نە ئەرزشیان هەست نە ژنێ حەزیان پێیەکە نە دەنگی دلێریکیان هەست نە ئستعدادێکیان هەست نە وجود و مەردانگیەکیان هەست ئیمڕۆ شەق ئەوەشێنن شەقەکە لە سایە خۆیان و نایوەشێنن لە سای دەوڵەتە ئێران وەیوەشێنن لە سای سەپاها قودس وەیوەشێنن پەیمان حەیدەری وەختی دانیشێت لەسەر کەرامەتە خۆی لەسەر نفوزە کەلامێکە هەسی و لەسەر عەقەبەیە مردمیەکە هەسی حوکمە کوشتن ئەمانەدا تا پیاگون ئەمانە بێن بیدەن بۆ ئەمانە زات ناکەن بۆ حیزبی دیموکرات و کۆمەڵە لەسەرە سۆران ئەختەر سەمەر نایەتە دەنگ یعنی ئێشی مچە و عەبە بتەقیەنە خەڵکە هەورامان زەنگ بۆ منەدا ئێژی چۆن خاوەندارێتیمان لێ ناکەی زوڵمان لێجێ ئەو دفاع من نە خەڵکی هەورامانم کرد دەوڵەتە ئیاڵەتە متحدەیە ئەمریکا لە شەهروەندە خۆی ناکە نایکە خب ئێستا ئەمانە ئەم کەلەماتە کێ فێرە ئێوەی کردن باکوور باشوور ڕۆژهەڵات ڕۆژئاوا کێ فێرە ئێوەی کردگە سپاقوت نیروەکانە ئەم ڕۆژهەڵات و باکوور و باشوورە کێن یەکێتی وە پەکەکە یە پەژە و یە پەگۆ و جیجیپی و ئەرپیجی و ئەمەنە قەرارە چی بکەن قەرارە تەمام ئەم کوردەوارە بەشە قەومی ئیتنیکی حەپەلوشیکەن بیهاڕن کوردیەت لەبین بووەن ئینسانە کوردی فاسد نادروست بێئێرادە نۆکەر کۆیلە تەجاوز پێکریاک تەحویلە دەوڵەتە ئێرانی وەکو سەگەکانە دەوڵەتە ئێرانیمان پێ بکەن وەکو فاحشەکانە دەوڵەتە ئێرانیمان پێ بکەن لەزا باکوورە و باشوورە و ڕۆژهەڵاتە و ڕۆژئاواس کەسێکیش باسە سنە ناکە سنە و لاوە خۆحەڵی ناگرێ و فعادینە مەدەنیەوە چن قوت و کۆوەکەن و سەکس زەبدەریەکەن و حەزی پێکەن و بەڕاستی و واسە و سلبریتیت بۆ دروست ئەکەن زەریفە بۆ دروست ئەکەن کونیت بۆ دروست ئەکەن شاعرە بۆ دروست ئەکەن و کاشگشتمان کونی بواینە و من حەزەکەم بە کونی بوون و دێڕاو بڕاونە بیکە تا گیانە دەرتێ دەبێ ئێمەی وارەکەی ئیستا کونی بوون بۆ شخصیت کاورای کونی تۆهینە ئێتر نە ئێرادەت هەست نە تۆلیدە مەسلەکەی نە کرامەتت هەست کی ئەمانە کاتە مۆت سپاه پاسداران نیروی قودس سپاه قودس کێن بێن جواو بن و من قەسەمتان بۆ ئەخۆم تەمام ئەوانەتانە گوێگرنەوەم خەڵکە کوردەوارە فکری ئەکرد سپاه قودس نیروی واکنشە سەریعە فکری ئەکرد دڵتاس ساسە کڵاوسەوزە تەسەوری نەکرد سەپاها قودس کیست چۆن تۆ سەپاها قودس هەر باسەکەن 4-5 نەفەر ئەوێنی تو دووربینێ ئەخا لە دوورۆ قەسم سولەیمانی و ژنڕاڵ قەسم سولەیمانی کێ شەڕیە کرد ئێمە شەڕەکە کێ کرد کێ شەڕەکەی ئەکرد دیتە دەوڵەتە ئێرانی و ئیاڵەتە متحدەی ئەمریکا چ خۆش بازیتان ئەدەن وەڵاوە ئەمریکا داگیر لە فەرماندەی سپای قودس کوشتی دی ئەمریکا ئەگە کوڕە بۆ هەشت و شعبین منحل ناکاتەوە
بۆ حیزب الله منحل ناکاتەوە بۆ یەکێتی چەک ناکاوە منحلی ناکاتەوە بۆ پەکەکە منحل ناکاتەوە ئەدا لە قاسم سولەیمانی دێ قاقانیە خەنەجی قاقانی بکوژێکی ترە خەنەجی تۆ ئەم فیلمە بۆ بازی ئەم پاڵەوانیەتی بوو لە قاسم سولەیمانی دروستەکەی ئەم هەیکەلە بۆ دروستەکەی لەم ژێنەڕاڵە قودرەتمەنە دوو هەسێرەیە ئێرانیە کە فەرماندەی خولە چەخماخە و مراد قەلەلایەن و حەپوتی هەڵدریا وەمانەسە بۆ کورد کەی گەرەکی ئەمانە بفەهمێ نافەهمی فەقیرە نافەهمی بۆ نافەهمێ چون 100 ساڵە حماقەتەکە نەزێنی کاورای کوردە فەقیر وەختی ئێژێ کاکە بەڕێزۆ قسە بکەن عەزیزەکە من وا مەساحەی سیاسیە ئەفەهمی ئا لەگرا مەسائلم ملەتێکە ئەفەهمی ئا لەگرا دوشمنێ لە بەرامبەری ملەتێکا شکڵی گرکە سوورەتی گرکە وێسیاگە ئەوە سپای پاسداران نییە تێ لە زەمینەکە بە تۆ ئێژێ تۆ حەق نییە لە باخەکەی خۆتا 20 متر ماڵ دروستکەی ئەوە قودرەتە دەوڵەتە ئێرانیە بفەهمە ئەو کارمەندە شارداریە واتێت بە بێڵەکە ماڵەکە خراوەکە لە زەمینە باواتە ئەو کارمەندە جەنگەڵداریە واتێت کاورا هەنێرێ لە شیرازۆ بێت لە پاوە بە خەڵکی پاوە بێژێت تۆ ساحێوی وێمیر نییە ئاتەشگان نییە ئەوەسە سڵتەی دەوڵەتە ئێرانی پازدار مەوێنە فقط تا بزانی لەکوێ لێت قۆمیاگە لەکوێ کاول بووجی ئەوەی تێوەعی خاتە زەهنە تۆ ئێرانیت ئێرانیەت هۆڤیەتێکی دروستکریا ئەگەم سەرزەمینە کوردەوارە براکەم بفەهمە ئەمە لە تەی دوو سێ نەسڵاکریاگە سەناو زەهنە ئەم مەردمە ئەمە گشتی جعلە دوڕ تۆڕەهاتە هەرکەتێ ئێرانیەت بۆ تۆ دووبارە ئەکاتۆ لە مێشکی توە کارمەندە دەوڵەتە ئێرانە چون تۆ ئەشیام ئێرانیەتە ئەم چیرۆکە بڕواتە ناو مێشکە تەکان نەخوا جا تۆ ئیرادەت نامێنی دەی تۆ بۆ فکرە ئەەکەی پەکەکە هێزی کوردیە بەچیۆ بە عەمەلیاتەکانی و بە نەتائیجی و بەچیۆ بۆچی ئەمانە تەمامە قودرەتیان خستکەسە سەرە ئۆردوغان و حەملەکردنە بە ئۆردوغان کاکە مەگەر خۆتان نێنە دەوڵەتەکەی ئۆردوغانە مەگەر نێنە ناوی حکوومەتە تورکیا مەگەر قانون ئەساسیە دەوڵەتی تورکیتان قبول نییە مەگەر بە هەمان قانون ئەساسی ڕێگیریتان نەکردە و 10% ڕێیتان هاوردگە دەیتر ئەمە کێش تۆ ئیتر شەڕە فرۆشی چارە ئۆردوغان ناکەی ئۆردوغان دەنگ تێرێت تۆ نایریتی خۆ بەریان پێت نەکردگە تۆ قانونەکەی قبولە کشوەرەکەی و قبولە پەرچەمەکەی و قبولە زمانەکەی و قبولە بودجەکەی قبولە تەواوی شارداریەکانی تۆ خەریکی نانیە خۆی ئیستا بۆ سنەیە ئێشێ قسە بکا بە ئۆردوغان کەس زاتی نییە قسە بکا بە دەوڵەتە ئێرانی بۆ کێ فێرە سنەی و کامێرانی و سلێمانەی و هەولێریەکی کردگە قسە بکا بە ئۆردوغان بەڵام قسە نەکا بە یەکێتی بەڵام قسە نەکا بە پەکەکە بۆ ئەو بێشەرەفانە چی ئەکەن بە شاخەکانە کوردەوارە و چی ئەکەن چەکارن نیرویە سەپاها قوتسن لەوێ چی ئەکەن لەوێ بە تۆی کورد ئێژن ئێمە نیروی کوردین تەکی کیا شەڕەکەین تۆ ئۆردوغانە بۆچی لەبەر خاتری وێوانە بێرین و بخێنی دەسەکی بە بازیە کۆمناڵ و خەڵکی دموقراتیک و ئەمانە چیتی ژێر دەسەکی ژێر دەست دەوڵەتە ئێران ئەمانە فەتح سەرزەمین بۆ کێیەکەن بۆ دەوڵەتە ئێران دەی قەحبەیەکی گوریلا بۆ تۆ نیرویە کوردیە بۆ وا فکرەکەی دوو خەڵەتیاگە دەینی وەمدی کەریەتیە خۆی ئیمڕۆ ئەو لە ناوی پێکاکە دەست هەڵ ناگرێ لە پێکاکە چون وەکو گرەچینی پیاتکە ئەم ئیتر کەنیشکە مەعسوومەکەی ماڵە خۆیان نییە ئەم ئیسە دڕیاگێکی پەکەکەیە ئەفامی ئەمە ئیتر خاڵۆخوا کەرەم نییە کە نەقبەر لەوێ بچێتە ناوە یەکێتی ئەم ئیستە بەڕێزمە یەکێتیە گۆڕیاگە هاڵیتە وەختی تۆ ئەمانە نافەهمی نازانی کێ فێرت ئەکا لا ئەو قسە ئەیژیت ئەدەب نییە کورە تۆ تەجاوز ئەکەن لە بەرچاوتە دەوڵەتە ئێرانی تەعەداد ئەکا دەست ئەوا بۆ ژنە دەست ئەوا بۆ کەنیشکە نەفەقە و نانە ئەوە حەقی مالکیەت کە جزء ئوسول لیبراڵە جزء قوانین تەبیعیە
حەقی ماڵکیەتە لێسێنێتەوە حەج ماڵکیەتێک نییە تۆ غەڵەت ئەەکەی ئینسان وەختی کاری خۆی ئیمتدا دەداتە ناوە شتێک حەقی ماڵکیەت تۆلی دەکات طبق نەزەریە لیبراڵەکان بۆیە تۆ وەختی فیشەکێک ئەتەقینی ئەیدەی لە حیوانەکە کەوێ نەتۆس بۆیە تۆ وەختی زەمینێ بەردەکانی پاک ئەەکەی تۆ دیوارێ بە دەوریا ئەکێشی کاری تیاکەی ئەوێ تۆ هەنە تۆ چون تۆ کارە تیا کرددا چۆن دەوڵەتە ئێرانی تێت ئێژێم شاخ و داخەوە ئەژداد تۆ ئاوانیان کرد و باخیان تیا دروست کرد گەژێنە تۆ نییە تۆ غەڵەتەکەی دەخڵ تەسەڕفی تیاکەی تۆ غەڵەت ئەەکەی واکەی و تۆ دەنگ ناکەی چون تۆ نازانی مالکیت چییە تۆ بە عینوانە کورد نازانی مالکیت یعنی چی بۆیە خەڵکی شاری میناپۆلیس ئەزانێت مالکیت یعنی چی هەڵەگەڕێت و ئێژێمە پۆلیسمان نەبێرەک تۆ نازانی مالکیت یعنی چی تۆ نازانی دوژمن کێس من بارها لەم ڕاپەڕینە وتم دوژمن کێس دوژمن ئەوەسە وا دەسەڵاتێکە بەسەر تۆ سەپیاگە ئەی هێڵێتۆ ئیدامەی پێئەدا و مستەحکەمی ئەکا ئەوە دوژمنە دەی ئیستا ئێمە چی خەریکە نابودمان ئەکا نظام سوڵتای ئێرانی نظام سوڵتای جەهانی و جوولەکەی ئانووسی ئێرانی ئێرانیەت شیعەگەری ئاریابازی و تاریخبازی ئەمەسە دوژمنەکە ئەمەسە ئەم چیرۆک و ڕەوایەتە ئێرانیەسە هەر کەسێ وا لە ناوە ئەم بازنە دوژمنە ئومەتە کوردیە هەر کەسێ وا لە ئەم بازنە دوژمنە ئومەتە کوردیە بە ڕەسمیەت ناسینە دوو دەوڵەتە جەعلیە جوولەکە و دوو ملەتە ساختگیە جەعلیە جوولەکە بە ناوە تورک و فارس دەوڵەتە ئێرانی و دەوڵەتە تورکی یعنی خیانەتە بە کوردیەت و دوژمنە کورد بوو و دوژمنە کورد بوو کەوت پارامترەکە کەوتە دەسە بزانی کێ دوژمنە چ شەکڵی دوژمنە تۆ حتا دوێکە نەدەزانی سپا قوت چ شەکڵیە ئیستا ئەزانی کێ یەکێتی لەوێ دانیاگە یەکێتی تەکان ناخوا تەکان ناخوا بۆشی مهم نییە تۆ حتا سوحاب ڕۆناوی خێمە بێژێت تڕەری لە حکوومەت شەقی قابینە تۆ بڕۆ ئەم وادار کە بێتە ناوی خیابان دەست بوواتە ئەسڵحە ڕوبەڕوو یەکتری بووین و دەمامەکە کە داکە فێکیز تۆ نافهمی ئەمە بە چ دەم و دەسێک و هاوارە بوو بکە بەڕاستی سلێمانی بگە بە مۆڵگەی ئێران هەر مۆڵگەی ئێرانە تۆ چ مقاومەتێکە کردگە چ مقاومەتێکە کردگە تۆ هیچ تۆ بۆت مهمە نە تۆ مەگەر جاش خەفیفە نەدیگە تۆ خۆت بەچکە جاشی تۆ باوکە جاشوگە بۆی تەکان ناخۆی ئیستێشە موەزەفە یەکێتیە تۆ بۆت عادیە لە ژێرە مەردماوی دەنا مەردمە با کرامەتە کوردی بۆ یان عادی نییە لە ژێرەمە کێ مەردمی فێرە پول کردگە پول موچە پول مەردم بوو گەسۆ گرچین ئەها سەفتە دۆلاریان پێتان ئەدا بە مفتی دۆلاری مفت و ئەو تەماتە لە ئێران و ئەو تەماتە لە تورکیە ئاهات بوتان هەستان پێکرد وەکو گرچینیان پێکردن تازە ناتوانن بڕۆنە دەورانی مەعسوومیەت حتا سوحابەرتان دەنە ناوی خیابان ئێوە هەرێژن موچە لەبەرەوەی ناتوانانی بگەڕێتەوە دوا بە کەرامەت و ئینسانیەتەکەت لەبەرەوەی مەعسوومیەتەکەت لەدەستدا پەردەکەت لەدەستدا لە دەسەدا ئێستا عادەتە کردگە پایسپلێت دانیشی و فیلمە تورکی بوێنیت و تماشای فیلمە پۆڕم بکەیت و قاپی ویسکی بیتە سەر و موچە بێتە گیرفانە فکرە نەئەکرد فاسدە ئەکەن فکرە نەئەکرد فاسدە ئەکەن ئێستا تۆ ناتوانی بگەڕێتەوە دەورانە قەبل یەکێتی چیت پێیەکە دەوڵەتە ئێرانی چیت پێیەکە وەکو گرچینە پێکە بەرە ئەدا تا بکەوتە فاحشەگی بۆ ئیمکاناتە قەبلی نەجۆرئەتە هەست قیام بکەی وەکو ئەوەی کە گرچین لە زندانە وەختی فاوست ئەچێتە شوێنی ڕزگاریکە دەرناچێ هەر لەوێ ئەمری نەگەرەکەیتە دەرچێ هەر لەوێ ئەمری تۆ
تۆ یەک فاسد کریای بە پوڵ و بە موچە سەرزەمین و کرامەت و شەرافەت و عەزەمەت و سەروەری بۆت مهم نەما وەکو گرێچین و وەختێک ملوانکەکەی بەست پەردەی کچێنی دانا و گەڕی دا زنای بۆ خۆی سند و گیان بوو تۆهمەتی دروست کرد بۆ خۆی وەری حەزیە کرد بەمەی کە هەست فکری کرد گۆڕیاگە و منیەتی هەسووی شتێکە لێو دووە تحت شرایطێک نەما و فاوست بەجێ هێشت و گیریا بە جۆرمە قەتڵ کریا ناوی زندان فاوست چووە لای وتی من نجاتە ئەدەم وتی لەم گەرەکە نجاتم بێ دەستەکانە سەر دڵخۆش من نەگەرەکە و بێڵە با بمرم و مرد ئیستە وان موچە نەماگە تۆ ئەکەویتە فاحەشەگی بۆ موچە تۆ ئەکەویتە نۆکەری بۆ موچە تۆ هەر کارێکەکە ئیستا و موچە بێتەوە تۆ ئیتر ئینسانەکەی قبلی نییە ها کە کورد بیت کە قارەمان بی کە شکۆی سەروەری بزانی کە ڕاستگۆ بی کە دروستکار بی نە تۆ ئیسمەتەکەت لە پایەی ملوانکەکەدا تۆ مەعسووم نییە ئیتر بۆیە گۆڕینی تۆ سەختە بڕۆن تەمامەن فەزای مەجازیە لە کوردەواری داگیرکراو لای عێراق بەڕەسیکەن کاڕە خۆی بە ئاوەنگار دەزانێ و فرەوە باسەوات ئەزانێ و لاکات و کێوا لە پشتمانە دەی دێ تۆ کەسە بۆ چی لە پشتاوی تۆ تماشای ناو لەپت دەسە خۆت بکە بزانە خۆت چی دوابی هەر لەو متونە مقدەسە تۆ کۆیلەیەکت هەز وەکو موسا یەک دانە چێوی واوە دەسۆ بەچێوێ کە یەکێتە دەسی خوا پێی ئێژێ بیدە لە دەریای سوور ئەیکا بە دوکتۆ چێوێ واوە دەسیوە بزانە چی وارە دەستە چیت پێ یەکری چی ئەتوانی بکەی چۆن کێدگەرەکە لە پشتاوێ گرەچینی فاوست دەمێنێت و ئیتر ناتوانی ئەم دنیای خۆشی و دنیای توقیان و سەکسە خارج لە بەرنامە بۆ گرچین ئاغای فاوست بوو کە ئیتوانی بیکە فاوست دەمێنێ ناتوانێ بیکە تۆ ناتوانی قارەمانوێشە ئەرباب بوێت ئەم حیتەرانکردنە ناوە بازاڕ و دەمانچە دەرهاوردن و پێشمەرگە سەریزلە و قنی خڕە و قارەمانە ئەمە ئەربابی بووگە قاسم سولەیمانی بێ قاسم سولەیمانی ناتوانێ هیچ غەڵەتی بکە بۆیە لە تۆ قبوڵ ناکات تۆ تماشای لە پدەسە خۆتەکەی من ئیمانم هەست شەرافەتم هەست هێزە ئینسانی و ئەقڵم هەست ئینسانێ کوردێکم وە زەجر کوردیەتم کێشاگرم دنیا ئەناسم و ئەتوانم بەم لە دەوڵەتە ئێرانی ئەمە ئەبزارەکانە دەسە منە من ئەمە وا لە دەسما من کوردم و ئەم کوردیەتە باعەس ئەوێت کە من بەناوە ئومەتە کوردی و قسە بکەم ئەمە گەورەترین قودرەتێکە کە من هەسم من خەڵکە کرماشانم من دایک و باوکم خەڵکە ئەم سەرزەمینەنە من لە دڵم کولتورە هاتکمەسە دەرەوە من لە ناوە زامەکانە خۆمە هاتکمەسە دەرەوە من لە دڵە کوهن ئولگووەکان و ئارکیۆتایپەکانە تاریخی خۆم هاتکمەسە دەرەوە ئەمانە گشتی هێزی منن وان لەپی دەسی منە یەکێتر لەم دنیا بێرن وەکو من کوردوێ تایبەتم لە کوردیەتە خۆمە بۆیە تۆ ئەوێنی زەبرە دەسە پەیمانە حەیدەری و ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ گەشتی خزان لەسە کون من لە دیبەیتەکەی پێشووترۆ مەسئولیەتە ڕاپەڕینم لە کوردەواری داگیرکراو لایەنە عێراق و گرتە دەسەوە قسەکە قەبارەی چکۆلە بوو با تەلەڤیزیۆنەکانە ئەمان بیوەن دای بنێن مەسخەرەی بکەن پێ بکەنن بۆ نایوەن بیوەن وەکو فشقیات داینێن بێژن دانەیە کاورای 40 ساڵەی خەڵکی کرماشان بەناوی پەیمانە حەیدەری تحت ناوە ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ وتی مەسئولیەتە قیام و ڕاپەڕینە ئومەتە کوردیەک لەماستەوە بڕن داینێن پێ بکەنن بزان جورئەت ئەکەن تەسویرە من دەرخەن لە تەلەڤیزیۆنەکانتانە جورئەت ئەکەن من ئەومە هەست ئەو مردانگی و کوردیەتە وا لە لەپی دەسمە ئەو شەهامەتە وا حج کامتان ناتوانن لێمی بسێنن ئەو ئیمانە ئەو هاونشینیە لەگەڵ مەرگە کە کۆیلەی کەسمی نەکردگە کە کۆیلەی نەفسانیاتە خۆمیشی نەکردگە ئەم ئەسڵحی منەوە لە دەسما کێم گەرەکە لە پشت ماوێت چه پێویستیم بە کەس هەز لە پشتی مناوێت کە خۆم بووگمە و پشتە مردم کە خۆم بووگمە قەڵای مردم لذا ئەمانە قسەهایەکن کە نظامە سوڵتە فێری مردمیەکە
ئەی ئێمە چۆن لە ڕاپەڕین سابتمان کرد ئینقلاب بنیادین ئیلهام بەخشیەکا بە ئومەتە کوردی و ئومەتە کوردی یەک لە دوای یەک ڕابرانە قارەمان و شۆڕشگێڕانی لێ دێتە دەرەوە مەگەر نایبینن کردمان ئیمڕۆ لە سلێمانی لە کەرکووکا خۆی بە ڕاپەڕینی کوردەواری سەربەخۆ ئەزانێ ئینقلابی قیامی کردگە نە فاسۆلیامان پێداگە نە حقوقمان پێداگە نە پوڵ ئەگرێ نە کارتە عوزڤیەتی هەز نە ئەندامە ئینسانێکی بە کەرامەتی کوردیە وا دەرونی هەڵقوڕیا و قیامی کرد و پەردەی لادا نەبووگە لە تو لە تاریخە شۆڕشە ئاوە چون وەختی ئینگلیسیێژە knowledge is power زانست دەسەڵاتە ئێمە تەمام زانستە کوردی و جەهانە کوردیمان تەقدیمە ئێوە کرد تۆ چۆن ئەمڕۆ دەسە ئەلەرزێ بەی لەدانێ پەکەکەی وەکو سەگ بیتۆ بێنیت کە سپاه قودسە سپاه قودس پەکەکەس یەکێتی سپاه قودسە چۆن دەسە ئەلەرزێ دانێکە بتۆپێنی ئەگەر ئەم تعریفە من لە سپاه قودس کردم وانیە بچن تعریفێکی تری بێرن بچن بێرنی ئیستا تۆ ئەزانی قاسم سوڵەیمانی لە سلێمانی چی ئەکا بۆچی جەلەسەی هەستەکی ئەمانە بۆچی ئەمانە قاوەکە ئەمانە تێرێ ئەمانە ئەوە بۆچی ئیستا زانێ ئەمانە لە قەندیل چی ئەکەن ئیستا زانی کۆمۆناڵ و حەپۆئیزم و GGP و RPG و PPG و YPG و ئەمانە یعنی چی کێ دروستی کردگەن کێ دروستی کردگەن ئەوەسە سپاه قودس دیت چە خوشکەڵ 50 ملیۆن قەومی ئیتنیکی کوردی بە بازی گرکە گشتی کردگە سەو سەربازە خۆی گشتی بۆ گەسە سەربازە ئەو گشتی بۆ ئەو شەڕەکە گشتی شەڕەکانی ئەو فەرماندەهیەکە لاوەی من گشتمان بەڕێزین و خۆحەڵی ناگریت و لاو مەکە و ئەمانە ئەی بۆم قسانی منە بڵاو ناکەن و مەسخەرەی بکەن دەوڵەتە ئێرانی ڕاپەڕین جددی نییە قسەکانماندانێن لە تەلەڤیزیۆنەکانە مەسخەرەیکەن بیکەن NRT کورتسات KTV تیشک ڕۆژهەڵات قسەکانماندانێن مەسخەرەیکەن ئەم دیبەیتە لێ بدەن مەسخەرەیکەن بیکەن بزانم جورئەتتان نەزەم کارە بکەن بزانم زاتتان نەزەم کارە بکەن بفهمن ئێوە بفهمن دوشمن کێس چه شکلیە بفهمن نابودی یعنی چی کاکی کوردم ئێمە لەسەر هەڵدێرەکەین بکەوینە خوارەوە 10 ساڵی تر کورد نامێنێ ئەها سوورپێستەکانە ئەمریکا دوای 400 ساڵ لە دەوری مجەسەمە خریاگە زەویەکەی کریستۆف کۆلۆمبا بە سوورپێستی ڕەقسیان ئەو دەردە فەقەت ئینسانێکی کوردی ئەیفامێت وا ئەو نابودیەوە لە سوورپێسەکان کریا لە ئێمەیش ئەکرێ بەم دەم و دەسە بچن 100 ساڵی ترنەوەی کوردی ئەگەر وەبیر بێرێتەوە کوردێک بوو ڕۆژێ لە دەوری مجەسەمەی گەوادی ئەم سەرانتانە ڕەقسەکە و هەڵپەڕکە ئەکا بەڵام کەرامەت چوو سەرزەمین چوو کوردەوار چوو هەرچیشتە چوو تۆ نەتفەهمی تۆ بەندویت بە ناو گەڵت بە شەهەواتت نەتفەهمی تۆ بێئێرادە بووی نەتفەهمی من دەسم برد بۆ ڕۆمانە براکانە کارامازۆف بە تۆ بێژم فیۆدۆر پابلۆویچ هەڵی بژارد کە گەوا دوێ کە فاسد وێ کە تەوهین پێکریا گوێ کە پوولەکی وێت ئیڤان فیۆدۆرۆڤیچ ئالیۆشا هەڵی بژارد کە بە ئیمان بێت عشق بدات بۆیە من دەسم برد بۆ ڕۆمانە براکانە کارامازۆف تۆ هەڵت بژاردگە حیزویت
هەڵت بژاردگە بێکەرامەت ویت هەڵت بژاردگە بێ ئێرادەویت هەڵت بژاردگە تەجاوزت پێ بکەن تۆ هەڵت بژاردگە ئینتخابت کردگە تۆ ئینتخابت کردگە وەکو گرەچین ملوان کە زێڕەکە بکەیتە ملت پەردەی کچێنیت بدەی ئابڕوت بدەی ئاوس بوویت هەموو شتێک بکەی لەبەرەوەی ئەم ملوانکەیە حەز پێ ئەەکەی تۆ هەڵت بژاردگە لێو دوا فاوست پشتت تێ ئەکا دنیا تۆ ئەخوا ئیمڕۆ ئەوەی تۆ برسی ئەکا لە سلێمانی یەکێتی نییە شەهوەتە خۆتە برسیتی کردگە وا قنە کارە نەماگە وا کەرامەتە کارە نەماگە موچەت گەرەکە وا دۆنم زەمینەم کوردەوارتە بەرداهاتی بوویت بە نۆکەرە سپاهە قودس بووی بە کارمەندە سپاهە قودس ئەوە تۆ خوات وات کردگە بە خۆت تۆ هەڵت بژارگە حیزویت و ئەمریت ئەتۆپیت لە حیزیەکەتا وەلێ من هەڵم نەبژارگە حیزوم من تەسلیم ناوم لە بەرامبەر تەمام دنیا تەسلیم ناوم هەتا هەناسە بدەم وا بکەم دوشمن لە جنازەکەم بترسێت دوشمن لە ناوم بترسێت هەیکەلێ دروستکەم بۆ ملەتە کە بە هەزاران ساڵ دەسی پێ بگرێت بژێتەوە ئەحیا بوێتەوە من لە ناوت دەسما کرامەتم هەست لە ناوت دەسما ئەقڵمم هەست لە ناوت دەسما تەبارە کوردی و ڕەچەڵەکە کوردی و ڕەگەزە کوردیم هەست لە ناوت دەسما کوهن ئولگوە تاریخیەکانم هەست لە ناوت دەسم منە میراتە سەلاح الدین ئەیوبی هەست شەرافەت هەست ئیمان هەست ماناکردنەوەی ڕەنجەکان هەست بۆیە من پشتم بەمانە گەرمە لە پشتە ئەمانەوە قسە ئەەکەم تۆ بگەڕێ بە شوێن ئەربابە قاسمە سوڵەیمانی هدایەتت کاتوو بواتە بەرۆ کە تۆ ژێر قاچە قاسمە سوڵەیمانی و ئاوس بووگە دەسە قاسمە سوڵەیمانیت بۆیە قەحبەکانە قەندیل بزانن بۆیە نێرەمووکەکانە قەندیلە سپاهە قودس بزانن بۆیە ئەوانەی سلێمانی و هەولێر بزانن ئەم دەنگی ئومەتی کوردیە ئاگر ئەخاتە جەستەی خائینانەی بێشەرەفانەی گەوادانەی ئێوە